عزیزانم سڵاتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەخوازین، ڕۆژ و نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قوبڵ بێت. عزیزانم وەکو هەموو ئێوارێکی دیکەش ئەم ئێوارە پرۆگرامێکی تایبەتمان بە ئێوارانی ڕەمەزان بۆ ئامادە کردوون بە میوانداری پزیشکی پسپۆڕ لە بواری خۆراکدا، بۆ هیوای کە پرۆگرامێکی پڕ زانیاری و پڕ تەندروستی بێت بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و لەگەڵمانە بن. بەڵام بەر لەوەی کە بچمە لای میوانەکەم، هاوکاران فیچەرێکیان بۆ ئامادە کردوین لەسەر سوودەکانی چەرەسات. بابزانین چەرەسات چی سوودێکی هەیە و خواستی تاکو چەندێک لەسەرە لە مانگی ڕەمەزاندا. بابینەبین. من لێرە ناوم عەبدوڵڵای وەستام لێرە وەستای چەرەساتەکان ئێمە ئەم چەراسانەمان هەمووی بە خامی بۆیەت خۆمان ڕۆژانە بە جۆرەی پێویست ئەیان برژێنین بە هەموو شێوەی چەرەساتەکانمان لە بستە لە گازۆ لە بایام بە خواستی تەڵەبی مشتری چوو پێویستکە بە چ تامێک پێویستکە ئێمە هی برژێنین ڕۆژانە. عادەتەن لە مانگی ڕەمەزانە بەرەو جەژنان تەڵەبمان زیاترە بێ بە بابەتی چەرەسات و تەڵەبەکانمان ئێمە زیاترە بێن. ناوی بستەکانمان زۆرترە، 6 جۆری بستەمان هەیە بە تامی جیاواز بە ڕقەمی جیاوازتر، یان بستەی دەستچنمان هەیە جیاوازترین لەگەڵ عادەتەن بازاڕی ئاما شتێکی جیاوازمان هەیە ئێمە. دوای ئەوەی هەم بابەتی گوێز و خورمامان هەیە، گوێزمان هەیە بە جیا خورما و گوێزمان هەیە بە تایبەتی دروستیەکەین بۆ مانگی ڕەمەزان خورما و گوێز لەگەڵ یەکە تێڵکێشێکین. خواستی زۆرە لە ڕەمەزانە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە خواستی زۆر لەسەرە بێ خورما و گوێزمان ئەوە تایبەتە. بابەتی میوەمان هەیە، میوەی تەبیعی سروشتی بە وشکراوەی، ئەویش عادەتەن ئێمە خۆمان هێنامانە شتێکە جیاوازترە لەگەڵ بازان. میوەی سروشتیمان هەیە بەش هەر خواستی لەسەر لە ئامی وەختا خواستی لەسەرە بە تایبەتی ڕەمەزانش وەکو شتەکانیتر زیاتر خواستی لەسەرە بێت. نا خورمامان هەیە، خورمای تایبەتە ناوی دەرەکەین دوایە لەگەڵ گوێز داێنین، ئەوە خۆی خواستیی لەسەرە بە تایبەتی خورما و گوێزی پێڵێن. ئەوە لەگەڵەوە تێکەوە گوێزمان گرنگی گوێزار خۆی تایبەتە هاتن گوێزێکی چاکمان هەیە، ئەمە گوێزی کاکڵە نایکەین بە دایمی هەمامە، گوێزی ساقمانێ خۆمانەکەین بە کاکڵە لەبەرەوەی هەم خاصەتەکەی لە دەستنای هەم تازەوە تازە درێ بە مشتری بە گوێرەی پێویستامە گوێزەکە خۆمان بە ساقی هەمانە، گوێزی کوردی بە ساقی هێنی ئێرانی خۆمانە شوێنێکێنە کاکڵە، ئەوە نییە بڵێن کاکڵەیە دایێنی لەبەرەوەی تامەکەی منێتەوە هاتن گوێزکە کەیرا بە کاکڵە خاصێتی کەمترە بێت لە دەستەیە بەسکە بە ساقیمان خاصێتی لە دەست نایە. تومان هەیە عینەشدا لە بابەتی ئەو گوێز و خورمایە ئەوە زۆر تایبەتە و تومە مەسەلا. بابەتەکانمان زۆرن، بە ئام بابەتمان زۆرە، لە میوەکان هەمانە، لە شکلاتە بابەتمان هەیە، ئێمە بە بابەتی شکلاتەمان هەیە تایبەتە بۆ جەژن. هەروەها بابەتی شەوچەرە زیاترمان هەیە لە هەنجیرەکان، لە مێوش، لە چوارناوی ئێمە هەنجیرمان هەیە تایبەتە بە شەوچەرە زیاتر ئەخورێ، کشمیشمان هەیە هەر بابەتی شەوچەرێ تێکەڵەکرێ لەگەڵ جەرەسا بە جیاوازە خوڕێ. بابێتەوە اینجا بابەتی گوڵە بەڕۆژەکانمان هەیە، گوڵە بەڕۆژەمان هەیە بە جیاوازتر، ناوکە کوولەکەمان هەیە 4 ڕقم ناوکە کوولەکەمان هەر لە قیاسی خۆیان بەجیا بەمانە ئێمە زۆر تایبەتە ناوکە کوولەکەیە زۆر تایبەتە. گوڵە بەڕۆژەکانمان هەیە لە 4 ڕقەمە بە ترش بە سوێر بە تامی نۆرماڵ هەمانە. بابێتەوە بەچینە سەر بابەتی میوەکان دیسان هەمانە، میوەی جیاوازتر 14 نوع میوەی جیاوازمان هەیە، سروشتیە وشکراوەیە لێرە میوە جیاوازەکانمان. من 14 نوع میوەی جیاوازمان هەیە، بابەتی شەوچەرن بە زۆری
لە زستانە زۆرتر بەکارێ بۆ جەژنەکان بەکاریە. هەروەها ئەم بابەتی ئەوانەمان هەیە کە ئینسانەکان شەکریان هەیە، کۆمەڵی خەڵک هەیە نەخۆشی شەکرەی هەیە، شتمان هەیە بۆوانەیە کە نەخۆشی شەکریان هەیە بە نوقلی پولەکی پێڵێن بە نوعی تامی میوەکان بە جیاوازی نزیکەی 12 تاممان هەیە لە نوقلی پولەکی لە نوقلی نەباتی بۆوانەی کە شەکریان هەیە لەگەڵ چا بەکاری هێنەوە جارێتە هیچ ئەکەینێ شەری شەکرمانەیە شەکری میوەی پێڵێنی شەکرەیە بۆوانەی کە شەکریانێ هەم شەکرەکەی هەم کوڵەکەیمان هەیە. بابێتەوە بابەتی شەکری تەبیعیمانێ بۆ ئینسان تەبیعەکان بە تامی میوە 8 نوع تامی میوەی جیاوازمانەیە لە شەکرا بۆ ئینسانی تەبیعیە بێ. بابەتی گەزۆمان هەیە هەر جوزی شیرینیەکانە گەزۆی ئەسفەهانە ئێمە هەموو شیرینەکانە بە جیاوازتر. بابەتی نەباتمان هەیە نەباتی جیاییمان هەیە دیسان هەر بە جیاوازتر نەباتی نۆرماڵمان هەیە احتیاجی. بێن بابەتەکانمان زۆرە ئامەگرێتەوە ئامیشتەکان نەکرێتەوە بابەتی بەهاراتمان هەیە بە جۆری بەهاراتەکان بە هەموویانەوە. ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەم جۆرە خورمای بەکارێنین کە لە ڕووی مشتەکانمانەوە تەڵەبێکی زۆری لەسرە کە خورما گوێزە بە کاکڵە گوێزێکی ئێرانی کە گوێزەکەمان هینی منتیقی ئێرانە و تازەیە خورماکەژی وڵاتی فەڵەستینە کە تەڵەبێکی زۆری لەسەر و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بۆ بەربانگ تەڵەبێکی زۆری لەسەر و خواستی مشتەکەمانە خورماکە. بەم شێوازێمە ڕۆژانە دروستیەکەین. خورمایەکی زۆر تایبەتە لە مانگی ڕەمەزانە لێرات عەرزەکەین و بۆ مشتری بەڕێزەکانمان. بەڵە خۆشەویستان ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین و سپاس بۆ هاوکارانیشمان بۆ ئامادەکردنی ئەو فیچەرە. چەند بابەتێکی جیاواز لەم فیچەرەدا باس کرا بەڵام ئەوەی کە گرنگە لێسادا ئێمە لەگەڵ میوانەکەمان یاخود لەگەڵ پزیشکە پسپۆڕەکەماندا باسی سوودەکانی چەرەسات بکەین یاخود باسی جۆرێک لە شیرینی دەکرد کە بۆ نەخۆشیەکانی شەکرە بەکارێت با بزانین ئایا ئەمە تاکو چەندێک دروستە لە ڕوا زانستیەکەیەوە لەگەڵ ئەوەشدا شتێکی جوان و سەرنجڕاکێش لە ناو راپۆرتەکەدا هەبوو یاخود ناو فیچەرەکە هەتا هەبوو ئەویش تێکەڵکردنی گوێز و خورما بوو پێکەوە بۆ ئێوارانی بەربانگ با بزانین ئەمە تاکو چەندێک تەندروستە. بۆ ئەم ئێوارەش ئێمە میوانداری دکتۆر سەروەر لەکیمان کردووە پسپۆڕی خۆراکی و فیزیایی کام ئێوارە لە لای ئێمە میوانە. دکتۆر سەروەر زۆر بەخێر بێ و فەرموون. سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر سەروەر خۆشحاڵ بین کام ئێوارە لەگەڵمان. سپاس بۆ ئامادەبوونت. سروشتەکەت پێچۆنە؟ سەوزایی و داروبارە هەیە و سۆزایی و بەهار بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکە خوازیین بۆ هیواین کە لەم جەوە فێنکەیە و لەم سروشتە جوانەیە ڕۆژوانانیشمان تەندروست باشن. دکتۆر سەروەر فیچەرێکمان بینی پێکەوە کە باسی سوودەکانی چەرەساتێک یاخود باسی جۆرەکانی چەرەساتی ئەکردووە خواستی هاوڵاتیان لە مانگی ڕەمەزاندا بۆ جۆرەکانی چەرەسات. ئەمێت لە ڕووی تەندروستی و پێمان بڵێت چەرەسات چی سوودێکی هەیە و کام جۆریان زۆر تەندروستە کە ڕۆژوانان پێویستەکات بیخۆن. بەڵێ منای خۆی بەخشندەی ئێمە کە باسی خواردنەکەین 5-6 کۆڵەکەی سەرەکی هەیە کاربۆهیدرات و پرۆتین و چەوری و شەکر و هەروەها بێتەوە ڤیتامین و کانزاکان لەگەڵ ئاویش کە بە پێکاتەی سەرەکی خۆراکی دانرێ. چەرەسات بۆچی گرنگە؟ لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر کانزا و ڤیتامینەکان و ترشە چەورەکانی تایە. ئێماڵین ئۆمێگا 3 ئۆمێگا 6 ئۆمێگا 9 ئەمانە دەرباسی ئۆمێگا 3 بکەیت لە ماسییا هەیە لە بەرامبەری ئەوەدا کە ماسی بەرهەمێکی ئاژەڵیە لە بەرهەمی ڕۆچیا لە چیە هەمانە لە گوێزە هەمانە وەنمونە لە ناوکە کوولەکەیە هەمانە کە ئەم دوانە حسابن بە چەرەساتەکە. بۆیە چەرەسات پێویستی ڤیتامین و کانزاکان لەگەڵ ترشە چەورێ پێویستەکانمان بۆ دابینەکە گرنگە ڕۆژانە بیخوین.
باسی ئەوەیە کرد کە گوێز و خورماتێک هەڵکراوە لەگەڵ یەکدا بە تایبەت خواستی لەسرە بۆ ئێوارانی بەربانگ. ئێمە بەتەنها دکتۆرەکان باسی ئەوەکەن ئێواران باشترە بە دەنگێک یا بە دوو دەنگ خورما ڕۆژەکەت بشکێنی، بەڵام ئەگەر پارچێک گوێزیشی لەگەڵا بێت باشتر نییە یاخود سوودی هەیە؟ سوودی هەیە، بەس ئەگەر یەکەم جار ئەو شتێک کە ئێمە ئەیخۆین ئەگەر هەر خورماکە بێ بە تەنیا باشترە، لەبەرەوەی چەرەسات پێکاتێکی ئاڵۆزە کاتی زۆرەوێ بۆ هەرسکردن سەعاتونی و بەرەو ژووری ئەوێت بە پێی جۆری چەرەساتەکان، هەنێکیان 2 سەعاتی ئەوێ. بەڵام خورماکە لەبەرەوەی زۆربەی پێکاتەکەی شەکری سادەیە، ئێمە شەکری سادە و شەکری ئاوێتە و شەکری ئاڵۆزمان هەیە. خورماکە شەکری گلوکۆز و سوکەرۆزی تایە کە لە ماوەیەکی چەند دقەیەک ئاواتە 10 دقە بۆ چارەکێک هەزم ئەبێت و داخڵی خوێنە بێ لەوێشەوە بۆ مێشک و بۆ ئەندامەکان. لەبەرەوەی ئێمە 14 ساعت 15 ساعت 16 ساعت بە پێ ئەو شوێنەی کە ئینسان تیا بە ڕۆژوە بێ خواردن و خواردنەوە ناخوا پێویستی بە وزەیە. وزەکەش ئێمە لە چیوە دەستمانەکەوێت؟ لە کاربۆهیدرات و لە شەکرەوە. شەکر کەم بۆتەوە بۆیە زۆر گرنگە ئێمە احتیمات بکەینە سەر خورما. خورما لە هەموو شەکرەکانی کە تەندروسترە خۆشی بە تەنیا بێ، بەڵام چەرەساتەکە دوایەوەی کە نانمان خوارد بە ساعتێک بە 2 ساعت دەتوانین چەرەساتەکانی بەتایبەت بۆ کەسانەی کە هاتاکۆ پارشە و ناخەون یاخود لە جیاتی خواردنی قورسی دیکە یاخود کۆمەڵە شیرینی جیاوازتر ئەتواننەوە. ئەوە شتێکی غەڵەتە تەڵعاان کە تا پاشێو نەخەوین مەفروض ئێمە بخەوین، بەڵام کەس ناخەوێت، یعنی چی ئەەکەین؟ بەسمان ئەو کەسانەیە کە ناخەوێت. باسی ئەوە شەکەین کە زیانەکانی چییە؟ زیانەکانی چییە؟ کەواتە دکتۆر سەروەر باباسی خۆراک بکەین لە مانگی ڕەمەزاندا بۆ ڕۆژوانان، بە تایبەت کە ئێستا باسی ئەوە کرد کە ئێمە 15 بۆ 16 ساعت بە ڕۆژین. لەم فترەیە دوای ئەوە تۆ خواردنێکی زۆرە خۆیت، پێویستەکات خواردنەکان چۆن بخورێت؟ خواردنەکان زۆر گرنگە کە پۆلێنی بکەین، لە پێشا بە چی دەست پێ بکەین، دوای ئەوە چی، دوای ئەوە چی تر، بەو شێوازە بەوەی ئێمە کە بە ڕۆژوە بین یەکەم بۆ عیبادەتە بەخوای گەورە، دووەمیش بۆ تەندروستی خۆمانە. کۆ ئەندامی هەرس لە 150 نەخۆشیەکان ڕێکخراوی تەندروستی واڵێواتە WHO پەیوەندی بە کۆندامی هەرسەوەیە. ئەگەر ئێمە کۆندامی هەرس ببەخشە لە 170 نەخۆشیەکان پەیوەندی بە کۆندامی هەرسەوە هەیە، هەم نەخۆشیانە کە پەیوەندی بە کۆندامی هەرسەوە هەیە نیوەی ڕاستیان تەنها بە کۆنتڕۆڵکردنی خواردن چارەسەرەکرێ بەبێ بەکارهێنانی دەرمان و نەشتەرگەری. پێویستی بە ئیسراحەت هەیە، ئەو ئیسراحەتەش ئێمە لە ڕۆژوە دەستمانەکرێت. ئەنجا بۆ ئەوەی کە ئەو ئیسفاری دەستمان کەوتووە لە ڕۆژوە بیلمقابل تێکی نین پێویستە خواردنەکان بە هەڵناو دەست پێ بکەین. یەکەم شت وتمان خورما، دوای ئەوە ئاو، دوای ئەوە ئەم شتانە ئەتوانین بخۆین لە دوای ئاو خورما، شیر، شۆربە لەگەڵ کۆکتێلی میوەکان یاخود میوەکان بە شێوەی زەڵاتە. چۆن خیار و تەماتە ئەوانە ئەکرێ بە زەڵاتە، میوەش ئەکرێ بە زەڵاتە، زەڵاتەی میوەکان ئەگە تۆزێ سرکەشی پێوە بکەین، سرکەی ترێ یاخود سرکەی سێو زۆر زۆر باشە، یاخود کۆکتەیلی ئەم میوانە کەیکەیتە عەسارەوە و واتە بە شێوەی گیراوە ئەیخۆیتەوە، ئەوە زۆر زۆر باشە. واتە خورما، ئاو، شیر، شۆربە لەگەڵ میوە. دکتۆر سەروەر باسی ئەوەت کە بەلەوەی کە بچینە جۆرەکانی تری خواردن یاخود باش بەپی نەخۆشیەکان جێ بکەینەوە چۆن خۆراک بخورێت، باسی لەوەت کرد کە ڕۆژوو سوودی هەیە. ئەمە بزانم ئەو سوودی ڕۆژوو لە چیە بۆ ڕۆژوانان؟ سوودی ڕۆژوو ئێمە کە ئەڵێن ڕۆژوو هەر ڕۆژووی ئیسلامی خۆمان ناگرێتەوە، ڕۆژی زانستیشمان هەیە. ئێمە لە کۆرۆنای باسمان کرد لێرە و لە چەند کەناڵێککە بەرنامەمان هەبوو ئەو شتانەی کە کۆئەندامی بەرگری بەهێزەکە. ڕۆژوو یەکێکە لەو شتانەی کە کۆئەندامی بەرگری بەهێزەکە، لەبەر ئەوەی ڕۆژوو ئیسراحەتێکی تەواو بە کۆئەندامی هەرسەیە، لاشەمان پاکاتەوە لەو مادە ژەهرین و خەڵتانەی کە لە لاشەمانە دروستە بێ کە لەو مادە خەڵتە و ژەهرینانە ڕزگاری بوو لاشە ئۆتۆماتیکیان خۆی کۆئەندامی بەرگری بەهێزە بێ. چکا کۆئەندامی بەرگری پەیوەندی بە 3-4 هۆکارەوە هەیە، یەکێک لەوانە پەیوەندی بە خواردنەوە هەیە، یەکێک لەوانە پەیوەندی بە پێکهاتەی جسمی ئەو کۆمەڵگایەوە هەیە، مەسەڵەن سینی چۆنە. خاڵی چوارەمیش حاڵەتی دەرونیە کە پەیوەندی لەسەر کۆئەندامی بەرگری هەیە. ئەنجا ئەو ڕێگا سروشتیانی کە کۆئەندامی بەرگری بەهێزەکەن بریتە لە
ڕۆژووبوون چ ڕۆژووبوونی خۆمان دینی یاخود ڕۆژووبوونی زانستی واتمان خەڵتە و مادە ژەهرینەکان لە لاشە دەرەکە ئیسراحەتی تاو ئایا بە کۆندامی هەرس کە هەتا ئەو خانانەی هیلاکن شەکەتن وزەیەکیان وە بگەڕێتەوە و ئەو کاتە باشتریش بەڵێ کەواتە هۆکارە زانستیەکەی وای کردووە کە زیاتر ڕۆژوو دروست بێت بەڕای من پێم وایە داناوە بێ حکمت نییە ڕۆژژێکێکە لەو شتانەی کە بۆ خزمەت و بەرژەوەندی مرۆڤ دانراوە بێگومان باشە با بچینە سەر جۆرەکانی نەخۆشی کوازە وادەم ڕۆژوو سوودی هەیە لەبەر ئەوەی کە سوودی هەیە بەڵام ڕەنگە بۆ هەندێک کەس زیانی هەبێت کێن ئەو کەسانی کە ئەبێت زۆر ئەگەیان لە خۆیان بێت کاتێک کە بە ڕۆژوش ئەبن ئەبێت لەژێر چاودێری پزیشکەکەیان نابێت بەڵێ خۆی بەعام نەخۆشیەکان دوو جۆرن هەنێکیان ئەبێ بە ڕۆژوو نەبن ئەمە ڕێژەیەکی کەم لە نەخۆشیەکانە ڕێژەیەکی زۆریش لە نەخۆشیەکان ئیسفاداکەن لە ڕۆژوو وا باشە بە ڕۆژوو بن ئەو کەسانی کە ناتوانن بە ڕۆژوو بن با لەوانەوە دەست پێ بکەین چکا کە من ئەو کەسانەی کە پیر و پەکەوتن پێویستیان بەوەیە کە لە ڕێگەی خۆراکەوە زوو وزە وەربگرن ئەوانە نابێ بە ڕۆژوو بن ئەو کەسانەی کە سستی گورچیلایان هەیە گورچیلەکانیان سستە یاخۆ شکستی گورچیلایان هەیە پێوترێکردنی فەیلە ئەوانە وا باشە بە ڕۆژوو نەبن بەس ئەو کەسانەی کە ئیلتیهاباتی گورچیلایان هەیە وا باشە بە ڕۆژوو بن ئەو کەسانەی کە ڕمڵی گورچیلایان هەیە ئیسفادەکەن بە زەوانەی کە بەردیان هەیە وا باشە بە ڕۆژوو نەبن هەتا زۆر نزیکە لەیەکەوە ئەی نەخۆشیەکانی کۆڵۆن و ئەو نەخۆشانەی کە کێشەی کۆڵۆنیان هەیە زۆر باشە بە ڕۆژوو بن چکا کۆڵۆن لە ئەنجامی کۆبوونەوەی خڵتەی خۆراشیەوە بێتاقەتیان بۆ دروستەکە جسمیان پاکاتەوە بە تایبەتی کە ئێمە باسی پاکردنەوەی لاشاکەین باسی حەو کەناڵەکەین حەو کەناڵەکە کوێیە کۆڵۆنە گورچیلەکانە گەدەیە خوێنە پێستە لیمفەگرەکانە لەگەڵ جگەرە هەنێک کەس سیەکانیشی بۆ ئیزافاکەن کە کاتە هەش کەناڵ ئەم هەش کەناڵا بێ پاک بکرێتەوە بە ڕۆژووبوون کۆندامی هەرس کە گەدە و کۆڵۆنی تایە پاشەکاتەوە بۆ ئەوان ئیسفادە هەیە بۆ هەنێک کەس کە بۆ نمونە قورحی مەعیدان هەیە ئەگەر مەعیدان زۆر خاڵی بێ بەتاڵ بێ بێتاقەتە بن برینەکانیان ئازاریان بۆ دروستەکە دیواری گەدایان بەرێکەکەوێ بۆی پێویستە ئەوانە بە دوسێ سەعات شتێ بخۆن بۆیە بۆ کەسێک کە گەدەی مەعیدەی هەیە هەتا قورحی هەیە وا باشە بە ڕۆژوو نەبێت ئەو کەسانەی کە کێشیان زۆرە وا باشە بە ڕۆژوو بن ئەو کەسانێک چوری سەرجگەریان هەیە وا باشە بە ڕۆژوو بن ئەو کەسانەی چوری خوێنیان هەیە وا باشە بە ڕۆژوو بن ئەو کەسانەی کێشەی جونگەکانیان هەیە واتە هەوکردنی جونگەکان کە پێوترێ المەفاصلی پێوترێ سەوەفان وا باشە بە ڕۆژوو بن ئەو کەسانە چکا وتمان لەو خەڵتە و لەو مادە ژەهرینانە لاشیان پاکە بێتەوە ئیسفادەی لێ باشە دکتۆر سەروەر هاوکارانمان هەموو ئێوارەیەک بابەتێک یاخود راپۆرتێکمان بۆ ئامادەکەن لەسەر میوەیەک یاخود لەسەر خۆراکێکی بەسوود ئەم ئێوارانش راپۆرتێکیان لەسەر سێو بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین و پاشان لەسەر سوودەکانی سێش قساکەین فەرمون سوودی هەیە بۆ چارەسەری ڕشاندنەوەی منداڵ و بەردی گورچیلە و میزەڵدان و ترشەڵۆکی میز لا دەبات قەبزی درێژخایان لا دەبات نەخۆشی تا دادەبەزێنێت و تونێتی دەشکێنێت و کۆکە هێمن دەکاتەوە سێو چارەسەری گرفتەکانی برینی گەدە و برینی دۆنزەگرێ دەکات ڕێ لە نەخۆشیە دەروونەکان دەگرێت دەمارەکان ئارام دەکاتەوە چارەسەری نەخۆشەکانی خێرا لێدانی دڵ دەکات سێو باشترین و بەستوترین میوەیە لە ناو میوەکاندا
عزیزانەوەی کە بینیتان راپۆرتێک بوو لەسەر سوودەکانی سێو لەگەڵ تامە خۆشەکەی لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک سوودی هەیە کە پێویست دەکات هەموو کەسێک بخوات بە هیوای ئەوەی کە ئێوەش سووتان لێ وەرگرت بێت و ئەمەوێت لە دکتۆر سەروەر بپرسم زانم ئەو ڕێچێ لەسەر خۆراکی یاخود خواردنی سێو بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا. دکتۆر سەروەر پێک راپۆرتەکەمان بینی کە باسی لە سوودەکانی سێو دەکرد. ئەمە بزانم قسەی تۆ چێ لەسەر خواردنی سێوە لەگەڵ ئەوەشدا بە تایبەت بۆ ڕۆژوانان. بەڵێ چەند پێش بەرنامەکە باسی سێویتیان نەبوو ئەمتیان نەکردووە بەڵام بەتان باسەکەم کێشە نیە. ئێمە باسی سێ جۆر سێوەکەین: سێوی سەوس، سێوی سوور، سێوی زەرد، بەعامە و سێن و ئەمانەیە. سێوی سەوس بۆ سی و بۆ جگەر زۆر باشە، واتە ئەو کەسانی جگەرە کێشن بۆی لە مادەی نیکۆتین پاچیان کاتەوە سیەکانیان، سێوی سەوس بۆ ئەوان باشە. بۆ کەسانەی کە چۆری جگەریان هەیە و کێشەی جگەریان هەیە و زەردوی و ئەو بابەتانیان هەیە، ڤایرۆسی جگەریان هەیە، سێوی سەوس زۆر باشە. سێوی زەرد بۆچی باشە؟ بۆ کەسانەی کە کێشەی مەناعیان هەیە، واتە زوو پەتاکردن، مەناعیان زەعیفە، کۆندامی بەرگریان لاوازە، سێوی زەرد بۆ ئەوان زۆر باشە. هەروەها بۆ گەشەی مناڵیش، ئەگەر مناڵ کە پێویستی بە گەشەیە هەتاکو 18 ساڵ لە لەدایکبوونەوە هەتاکو 18 ساڵ کە پێویستیان بە گەشەیە، سێوی زەرد بۆ گەشەی مناڵ زۆر زۆر باشە. تەبان ئێمە شیرخۆرمان هەیە، مناڵمان هەیە، مێرد مناڵمان هەیە، هەرزەکارمان هەیە، لە 18 ساڵیەوە ئینسان پێگا بەعام. سێوە زەردەکە عایدی ئەوانە بۆ ئەوان زۆر باشە. وتمان بۆ کۆندامی بەرگریش. ئەگەر بینە سەر سێوی سووریش بۆ پیاوان زۆر باشە، چکە بۆ پرۆستات نەخۆشی پرۆستات ئیسفادەی لێکەن، بۆ نەخۆشیە بۆ ماوەیەکانیش، واتە ئەو کەسانەی کە دایک و باوکیان نەخۆشیەکی دیاریکراویان هەیە کە سێوی سوورە خۆن کەمتر ئەو نەخۆشیە بۆ ماوەیە بۆ ئەوانە گوێزرێتەوە بە تەسیری سێوی سوور. جا ئینگلیس قسەیەکی هەیە، ئەڵێ بە ئینگلیزی ناڵێم بە کوردی، ئەڵێ ڕۆژانە سێوێک بخۆ خۆت لە دکتۆر بە دوور بگرە، بۆ تەندروستی دڵ زۆر باشە سێو، جگە لەو شتانەی کە باسمان کرد. سێو شیرینی سروشتی تایە لە فرەکتۆزەوە بابەتانە کە سەرچاوی وزەن بۆ مرۆڤ. ناوکەکەی دژە شێرپەنجەیە، لە هەمان کاتە ناوکەکەی ئەگەر ڕێژەی زۆری لێ بخورێ خەڵک ناوکی سێو ناخواڵێ بڵێن شێرپەنجە دروستەکە، واتە ژەهراویە. بەڵام ئەو ڕێژەی سێو کە کوشندەیە بریتە لە چی؟ لە 200 دەنگی سێو. سێو بە گشتی 5 دەنگی تایە، واتە چل سێو اینجا 200 دەنگی تایە. 200 دەنگ اینجا مەترسیدارە بۆ مرۆڤ ئەو کەسە ژەهراوی بێ بە سێو. بەڵام تۆ سێوێکە خۆی، دوو سێوە خۆی، سێ سێوە خۆی ڕۆژانە، ئەوە هیچ کێشەی نییە، واکو دژە شێرپەنجەیەکی زۆر زۆر باشە ناوکەت. زۆر خواردنی خراپە، زۆر خواردنیشی بە عام سێو خراپ نییە، تەنانە ئەو کەسانی کە قەڵەو نایانێ زەعیف بن سێوی سەوس ئیسفادەی لێکەن بۆ داوەزاندنی کێش سێو. یەکێکە لەو میوانەی کە زۆر زۆر بەسوودە بۆ دڵ و بە گشتی بۆ جگەر و بۆ سی و بۆ زۆربەی ئەندامەکان. باشە، سپاس بۆ ڕێنمایەکانت دکتۆر سەروەر. ڕێنمایی تۆ چیوەکو دوا ڕێنمایەکانت بۆ ڕۆژوانان بۆ کاتی شکاندنی ڕۆژەکان و لەگەڵ ئەوەشدا بۆ ئەو خۆراکانە چین کە پێویستەکات لە پاشەواندا بخورێت؟ بەس بە کوردی دکتۆرگیان. بەڵێ وتمان خورما ئاو شۆربە ئەگەر نیست گەنم و شۆفانوانە بێ زۆر باشە، چکە ئێمە باسی ڕیشاڵمان نەکرد. ڕیشاڵ واکە جسمی تۆ وشک نەبێتەوە، لە ڕۆژە هەست بە توێنێتی ناکەی. ئەم ڕیشاڵە لە میوەکانیشا هەیە، لە خورما و هەنجیری وشک و تو ئەو بابەتانەشە هەیە، مێوش. هەروەها پێویستە وچانێک لە کاتی ڕۆژوشکانن کە ڕۆژومان شکان بە شتە سادانە وچانێ وەرگرین، ئەو کاتاتا نوێژەکەین، دوایەوە دەستکەی بە خواردن. ئەنجا ئەو کەسانی کە وەرزش ئەکەن وا پێویستەکە بە ڕۆژ وەرزش نەکەن، ئەگەر کردی شانبانیان زوو بیکەن لە دوای پاشێ و چکار لەو کاتا خۆر بە دەرەوە نییە، پلەی گەرمی لاشیان واتە گەرم نابێ، عرق ناکەنەوە. ئەبێ وەرزش بە کاتی تێری نەکرێ، لەسەر برسێتیش نەکرێ، واتە نابێت نە زۆر تێربین نە زۆر برسیبین، شتێکی بەسیت بخۆی ئەو کاتە وەرزشکەی. ئەگەر نانیشمان خوارد 2 ساعت دوای نانخواردنەکە وا باشە وەرزش بکەین، واتە ساعت 7 دێمە نانەخۆین، ساعت 9 وەرزش بکەین. وەرزشەکەش ڕۆشنە بە پێ بە ئاسانی هەموو کەسێ توانێت ئەوە بکە بۆ ماوەی نیو ساعت، بۆی پارێزگاری بکەین لە کێشی لاشەمان زیاد نکات، چکە زۆر کەس لە ڕەمەزانە کێشی لاشەی زیاکە، ئەوە شتێکی خراپە، ئەبێ پارێزگاری بکەین لە کێشی لاشەمان. بۆ کاتی پارشەویش واتە سحور وا زۆر گرنگە کە ئێمە و خواردنانە بخۆین ڕیشاڵی تایە، شووتی، بیبەری شیرین، مۆس، خورما، خەیار، ترۆزی، دووبارە شۆربە،
هەتاکو و بەقولیاتەکان واتە پاقلەمەنەکان نیسک و پاقلە و فاسۆلیا و نۆک و ئەو بابەتانە سەرچاوی وزن درەنگیش هەزمە بن وەکو کاربۆهیدراتەکان نییە وەکو برنج و نیشاستە و شەکرۆوانە زوو هەزم بێ بەرگرێکی باشمانەیەتەیە کە هەز بە برسێتی نەکەین ئەمانیش دووبارە وەکو شۆفان و دانەوێڵەکان ڕشاڵیان تایە کەواکە ئەمە تونیمان نەبێت. زۆر باشە زۆر سپاس بۆ تۆ دوکتۆر سەروەر لەکی سپاس بۆ تاوای ڕێنماییەکانت بۆ هیوایی کە سوودی هەبوو بێت بۆ ئێوەی عزیز و خۆشەویستیش و ڕۆژی هەموو لایەکتان دووبارە قوبڵ بێت و تەندروست باش بن هەتاکو ئێوارێکی دیکەی پرۆگرامی ئێوارانی ڕەمەزان دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە بن و تەندروست باش بن ماڵەوە. گەر سەرت ئێشی و بێتاقەتی یان لە کار گەڕاویتەوە و شەکەتی گەربیر لە کێش